سەرباری بوونی و توێژ لە نێوان وەزارەتەکانی بەرگری عێراق و وەزارەتی پێشمەرگە بۆ ئاسایکردنەوەی ڕەوشی ناوچە جێناکۆکەکان دۆسی ئەمنی کەرکووک تاکلایەنە لایەن هێزە عێراقیەکانەوە بەڕێوە دەبرێت. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕای دەگەیەنێت وەکو پەرلەمانتەرانی کەرکووک ئاگاداری ناوڕۆکی هیچ کام لەو کۆبنەوانە ناکرێن کە لە نێوان وەزارەتە ئەمنیەکانی بەغدا و هەرێم بەڕێوە دەچن. ناوەناوە مەسلەی تشکیلکردنی یا ئاسایکردنەوەی دۆخی ئەمنی کەرکووک قسەی لەبارەواکرێ و دروستکردنی ژوورێکی ئۆپراسیۆنی هاوبەش لە نێوان حکوومەتی هەرێم و لە نێوان حکوومەتی عێراقیە قسەی لەبارەواکرێ، بەڵام بەڕاستی تاکوی ئێستا هەموو ئەو هەنگاوانی لەو بارەوە نراون دیوێکی نادیاریان هەیە. ئێمە وەکو پەرلەمانتاران وەکو نوێنەرانی کورد لە بەغا لە ڕاستیە ئاگامان لە وردەکاری بەڕێوەچوونی ئەم دانوستاندانە نییە، بەشیشی زۆری دیوەکانی ئەم دانوستاندانە لە ئێمەوە نادیارە، بۆیە ئێمە وەکو نوێنەرانی خەڵک پێویستە ئێمە ئاگامان لەو دۆسیە هەبێ، لە شێوازی بەڕێوەچوونی ئەو دانیشتانەوە هەبێ. پەرلەمانتارێکی عێراقیش جەخت دەکات پێویستە هێزی پێشمەرگە بەپێی دەستور لە کەرکووک جێژیر بکرێتەوە، نەک گەڕانەوەی پێشمەرگە، جێگیرکردنەوەی پێشمەرگە. ئەمە قسە لەسەر بکەین جارێکی دیکە پێشمەرگە جێگیرکرێتەوە لەم ناوچانە لەبەرەوەی زەرورێتە بۆ ئەوەی کەوا چۆن باسمان کرد ئومورە قانونی و یاسایەکان لەگەڵ ئەو مۆزوعەدایە و دینە سەر زەرورێتەکە کە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانە لەم ناوچانە، بەڵام بە مشتەرەکیش لەگەڵ هێزەکانی عێراق پێکەوە بن و ئێمە هەرگیز داوا ئەومان نەکردووە پێشمەرگە بێ بە تاقیتەنیا، بەڵێ پێشمەرگە زەرورە بێت و بە هاوبەشی ژووری عملیاتی مشترک دروست بێت، تەنسیقی مشترک دروست بێت و هێزەکان پێکەوە ئۆپراسیۆن بکەن لە پێناو ئەوەی کەوا بەدوای هەموو ئەو خەلایە نائیمانەی ئەو شانە نووسوانەی داعش بگەڕێن و شەڕی فکری تەتەڕوفی تیرۆر و تیرۆریزم بکەن لەم منتیقەیە. شارەزانی بواری ئەمنیش ڕای دەگەیەنن هەنگاوەکانی جێژیکردنەوەی پێشمەرگە لە سنووری ناوچە جێناکۆکەکاندا دواکەوتووە و دەشتێن دواکەوتنی ئەو پرۆسەیە باربانەیەک بێت خزمەت بە دۆخی ئەمنی ناوچە جێناکۆکەکان ناکات کە لە ئێستادا تاکلایەنە لایەن هێزە عێراقیەکانەوە بەڕێوە دەبرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.